نەحرفی مەکتەبێکت خوێند نە ئوستازێ پەلیگرتی صرف بەرزیزەکە ئەم سنعەتەی فێر کرد بە دیلی کۆششی زاڵت بەڵام چی بکەین لە ناو چاوی ڕەشی بەعزێ زەکای گەورە وەکو تۆوی گوڵی دەمبا لەسەر بەردێکی ڕق ئەڕوێن ئەگەر خیلقەت نەسیبی عمری تۆی مەحکومی ئەم دەورە نەکردایە خوا عالم لە کام عەرفشت ئەسووداوێن حەزم کرد بەستەیەک ببێم سەراسەر حوزن و ماتەم بێ لە سیما تا بەدیم کرد هەیکەلی عمرێکی حەسرەت چێژ وها دیارە کە بەختت ئاشیانی بلبلی خەم بێ بەڵێ دیارە لە ناو قەومی بەسی تا قەدری سنعەتکار وەکو عەکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لی خندا بەڵام تەختی ڕوفاه و تاجی حورمەت میلەتی هوشیار بە ئوستادێدا وەک تۆ سەحەر بێنێتە گریان و قسە سحری پەری نەغمە